السلام عليكم. عليك السلام كاکە ڕەنگیان باش مامۆستاگیان سپاس تۆ چۆنی بێەوەی بیوڵا باشم سپاس وڵام مامۆستا بەنسبەت خۆمەوە بۆ مێشکم نازانم ئەچمە لای ئاوێنەوە مێشکم ئاوساوە ئیتر بۆ تەرکیزیش ئەلحەمدولیلا سپاس بۆخوا تەرکیزم زۆر باش بووە، یعنی ئێستاکە ئەچمە نوێژەوە خەیاڵم نای نوێژەکانمە چی ئەڵێم چی ناڵێم هەمووی ئاگام لێیەتی اینجا بۆ کە کەسێکیش قساکە ینی فول ئاگام لێیەتی چی ئەڵێ ماشاء الله جا من طبعا وشە لەبەرەکەم ئەم هاوینە هەموو هاوینەکە وشەم لەبەرەکرد لە 1 ساعتە 100 وشەم لەبەرەکرد، ئێستاکە گەیشتۆتە 240-250 یعنی لە 13 دقەیاتوان 60 وشە زۆر زیاترش لەبەرکەم. سپاس بۆخوا بۆ بینینیەکە دوێنێ چوون بە بازار چوم تیشێرتێ بکڕم تر تەمان ئێمە لە سابونکەران و نزیکین لە سابونکەرانەوە ڕێک بەردەم سینەماکانم لەوە دیار بوو کە خەڵک چۆن ئەڕۆی بەرەو شێوە ئەڕۆی زۆرم پێخۆش بوون. جا ڕۆشتین ینی کاچوم بۆ جلگ کڕین سێری دوکانەکان مەکرد بە چەند چرکەیەک هەرمووی ئەمزانی شێوازەکانی چۆنە ستایلەکانی چۆنە یەکسەر هەمووی ئەزانین. جا چوومە لای بەردەکی سەراوە ئەسحابە سپیم هەمووی بینی هەمووی ینی ئەوەنەم پێ خۆش بوو 2-3 دقە هەر نازانم چەندێ بوو وەستام وڵا خەریب و سارێکیش لێم بە وڵا قوربانم بێەوەی مامۆستاگیان سەرکەوتەوی دەستەکان نەخۆش بێخوا زیاترستی پێشەوە دڵنیا بە کەسێکە بی لە شاری خۆتانە لە بابەتی مێشک و یادگە لە بەکارهێنانی مێشکتانە ئینشاءالله زۆر پێشکەوتوری شەبن ئینشاءالله دەستەکان نەخۆش بێخوا کاکە ڕەنگیان هیوادارم ئینشاءالله هەمووتان سەرکەوتوو بن یەخوا